أصنابيجم إسلام همو إرهابا بس داعش تشتي مجي فيهم كري داعش إسلامي متليني. نادیە موراد ناوێکی ناسرا و چیرۆکێکی تراژیدی لە نێو ناوەندە سیاسی نێودەوڵەتیەکان و میدیاکانی جیهان، کچێک لە گوندی کۆجۆی شنگالەوە بۆ باڵیۆزی نیازپاچینەتەوە یەکگرتووەکان. نادیە موراد لە پێش هێرشی داعش بۆ ناوچەکەیان خەونی ئەوە بوو کە ببێتە مامۆستای مێژوو یان مکیاژ بۆ هونەرمەندان بکات، بەڵام هاتنی داعش بۆ شنگال تەواوی خەون و ژیانی نادیەی گۆڕی. یابسەری ئێزدیا هاتی ئیبادەکە جماعی بوو. فرمێسکەکانی و جێڕانەوەی چیرۆکی پڕ لە کارەساتی کچ و ژنە ئێزیدیەکان بوونەتە نازنامە و پاسپۆرتی نادیە موراد. لە کاتێکدا چەندین سەرۆکی وڵاتان و پەرلەمانی ئەوروپا و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دیدار و کۆبوونەوەیان لەگەڵ نادیە موراد ڕێکخستووە و پێشوازیان لێکردووە، بەڵام تا ئێستا زۆرینەی سەرکردە سیاسیەکانی کورد دیداریان لەگەڵ نادیە موراددا ئەنجام نەداوە. نادیە موراد یەکەمین کوردە وەک باڵیۆزی نیازپاچی بۆ ڕوبەڕووبوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لەلایەن نووسینگەی بەگشتداچوونەوەی تاوان و مادە هۆشبەرەکانی سەربەنێتەوە یەکگرتووەکان دیاری کراوە. هاوکات یەکەم جاریشە پەنابەرێک و ڕزگاربوویەکی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ ئەو پۆستە وەردەگرێت. لە بەیاننامەی فەرمی دەستنیشانکردنی نادیە موراد داهاتووە لە ماوەی کاری باڵیۆزیدا جەخت دەکاتەوە لەسەر هەندان و دەستپێشخەری و هۆشیارکردنەوە لەباری ژماری ئەو کەسانەی کە بازرگانیان پێوە دەکرێت، بە تایبەت پەنابەران و ژنان و منداڵان. نووسینگەی بەگشتداچوونەوەی تاوان و مادە هۆشبەرەکانی نەتەوە یەکگرتووەکان لەگەڵ حکوومەتی وڵاتان و ڕێکخراوە نەحکومی و دامەزراوە و دەستگا میدیایی و هونەری و سەنتەر ئەکادیمیاکانی تایبەت بە توێژینەوە کار دەکات، بە ئامانجی بەرزکردنەوەی هۆشیاری گشتی و پاڵپشتیکردنی ڕزگاربووان لەو تاوانانە. نادیە یەکێکە لەو کچە ئێزیدیانەی دوای کۆنتڕۆڵکردنی شنگال لەلایەن چەکدارانی داعشەوە 6 برا و دایکی کوژران و دواتریش خۆیشی فڕێندرا دوای 3 مانگ لە فڕاندنی توانی خۆی ڕزگار بکات. پێشتریش گۆڤاری تایمی ئەمریکی نادیە مورادی وەک یەکێک لە 100 کەسایەتیە کاریگەرەکانی جیهان بۆ ساڵی 2016 دەستنیشان کرد. لە زۆربەی ئەو چاوپێکەوتنانی ئەنجامی داوە قسەیەک بەردەوام دووپات دەکاتەوە و دەڵێت ئێمە هەرچیەک هەین وەک خۆمان قبوڵمان بکەن، بە جیاوازیەکانمانەوە قبوڵمان بکەن. ئێمەش مرۆڤین وەک هەر مرۆڤێکی دیکەی ئەم جیهانە. لە ئێستاشدا نادیە موراد بۆ وەرگرتنی خەڵاتی ساخەرۆڤی یەکێتی ئەوروپا کاندید کراوە کە تایبەتە بابەرگریکردن لە مافەکانی مرۆڤ و بنەماکانی ئازادی و بڕیارە لە مانگی تشرینی یەکەمدا دابەش بکرێت. پێشتریش لەیلا زانا ژنە چالاکی کورد لە باکووری کوردستان وەک یەکەمین کورد ئەو خەڵاتی پێبەخشراوە. هاوکات نادیە موراد کاندیدی خەڵاتی ئاشتی نۆبڵیشە بۆ ساڵی 2016. دوور نییە بە دەستنیشانکردنی وەک باڵیۆزی نیازپاچینەتەوە یەکگرتووەکان هەنگاوێک لە بردنەوەی خەڵاتی ئاشتی نۆبڵیش نزیک ببێتەوە.